مەلای خوای گەورە میهرەبان بەڕێزان و بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لەوێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پێشبڕکێی جەژنانە بە ئێوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە. ئەزان و خۆشەویستان بۆ ئەمڕۆژ سێ میوانی عزیز و خۆشەویستمان داوەت کردووە بەو هیوای کە لە کاتژمێرێکدا کەسێکی خۆش و دڕفێن لەگەڵ ئەی بەڕێز و خۆشەویست بەسەر بین و چەند پرسیارێکیان ئاراستە بکەین بە هیوای ئەوەی کە بتوانن زۆرینەی پرسیارەکانمان بە وەڵامی ڕاست بدەنەوە. سپاس بۆ ئێوەی خۆشەویست و ئامادەبوونتان هەریەک لە بەڕێزان پارێزەر ڕووپاک ئەحمەد ڕەحمان ڕەسوول. ڕەنگە پێتان وابێ من ئەوە نفوس لۆ دەردەینم ناوی چوارینی دەڵێن بەڵام کەمێکتر تێدەگەن. یاخۆ بەخێر ڕووپاکان و هەروەها بەڕێز بەهرە جەمال چالاکوانی مافی ئافرەتان یاخۆ بەخێربێی و هەروەها سێمیشیان بەڕێز ڕووپاک ئەحمەد ڕەحمان سەیدا ئەویش چالاکوانی بواری پەروەردەییە لەبەرەوە چواریم گۆت ماشەڵڵا هەردووچیان سێ ناویان وەکو یەکە ڕووپاک ئەحمەد ڕەحمان ئەوە ناوی هەر سێکیانە ناسارین بە ڕەسوول و بە سەیدەکەی لێ چازابکەن و یاخۆ بەخێر بەسەر چاوە. سەرەتا پێم خۆشە بەڕاستی جەژنانەی بەرنامەکەمان پێشکەش بە ئێوە بکەین. تەژنە پیرۆزە لەوێز دەکەین. لە ئێوە لە بیست نێرانیش خۆش بێت ئێستان خۆشبی دەرفەتان دەین ئینشاءڵڵا هەریەکەتان جەژنە پیرۆزەی خۆتان بکەن. پێم خۆشە ڕووپاک خان جەنابتان پارێزەرێک ئەگەر جەژنە پیرۆزەی خۆتان ناڕاستەی بینەران بکەن. سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەنجامدانی ئەو بەرنامەیە دەستان خۆش بێت سپاسان دەکەم. وە جەژنە پیرۆزە لە تەواوی مسلمانانی کوردستان و عێراق بە تایبەتی دەکەم و جەژنە پیرۆزە ئاراستەی ئەو ستافە دەکەم دەستان خۆش بێ و جەژنە پیرۆزە لە دۆستان و خزمان و تەواوی مسلمانان و هاوڕێیان دەکەم ئینشاءڵڵا ئەو جەژنە دەبێتە هەوێنی خۆشی و شادی و کامەرانی و وەنەمانی شەڕ و ئاژا و ئاشوب لە کوردستان و وەهێنانەدی ئاشتی کۆمەڵایەتی ئینشاءڵڵا بەو هیوایین کە جەژن مای پێکەوە ژیانی زیاتر بێ بۆ خاتم بەرە جەمال جەناب دەگەر جەژنە پیرۆزەی خۆت ئاراستەی جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی لە پێشەوە سەرجەم ئەو کەسانێکی ئێستا بینەوی بیسەری ئێمەە بەتایبەتی وهەروەها کوردستان و هەروەها سەرجەم عێراق موسڵمانان بەگشتی پیرۆزەی جەژن ئاراستەیان دەکەم و ئمە دەخوازم ئەم جەژنەش بێتە خاڵێکی وەرچەرخان لە گۆڕانکاریەکی تازە چووکم دەزانین دوای جەژن شتێکارێکی وامان لە پێشەوە مەسەرەی هەڵبژاردن ئەوانە ئمە دەکەین کە لە داهاتوودا ئەم جەژنە کۆتا جەژنی نەهامەتی و قەیرانی دارایی و کێشەی گرفتی سیاسیمان بێن ئینشاءڵڵا بە ئومێدی زۆر سپاس دووبارە ڕووپاک خان جەنابێت دەگەر جەژنە پیرۆزەی خۆشتان بەڵێ سەرەتا جەژنە پیرۆزە لە توێ بەڕێز دەکەم و لەم خۆشکە بەڕێزانم و لە تەواوی هەموو کوردستان لە مسلمانانی کوردستان و هاوسەرەکەم و مناڵەکەم و خانوادەکەم دەستان خۆشبی زۆر سپاس دووبارە سیبارەی خۆ بەخێر بێن. ڕووپاک خان دەمێ پرسیار لە جەنابێت بکەم ڕۆژانی جەژن بە تایبەت و ئافرەتێک بچیەوە سەرقاڵەوە پیاوان دەزانین دەستنە نوێژ و ئیدی ئافرەتانیش دەبێت سەرقاڵی خواردن بن. خواردنێکی تایبەت هەیە لەو ڕۆژەکە زیاتر گرنگی پێ بدەی وەک لە ڕۆژانی تر یاخود هەر وەک ڕۆژانی ئاسایی خواردن دروست دەکەی کاتێکە پیاوی ژێتەوە ئیتر لەگەر منداڵدا دەنیشن. بەڵێ دەست خۆش بێ وڵا کاگنایف عادەتەن بەخۆی جەژنان ڕۆژێکی تایبەتە پێم وایە خوانی بەیانیانی جەژنان خوانێکی تایبەتە بە تایبەت ئافرەتان گرنگی زیاتری پێدەدەن بەس من وەکو خۆم و خانەوادەی خۆم چکە خانەوادەی بچووچین ینی ئەم دوو منداڵمان هەیە لەگەڵ هاوسەرەکەم زیاتر جەژنان یاخود دەچینە ماڵی باوکم یان ماڵی ئەوە باوکی خۆ مەشغوڵ ناکەی بە پێمان ناکرێت خۆمان مەشغوڵکەین بۆیە عادەتەن ینی ڕۆژانی یەکەم یاد بەیانیەکەی بۆ کامیان بێ نیوەڕۆیەکەی بۆ ئەوەکەی کەیانە هەتا ئێستا سوودفە یەک جەژن بووە ینی وا بووە کە لە ماڵی خۆمان نانشتی حازرکەین زیاتر بۆ ماڵی وانە جەژنش بە قەڵەباڵغیەوە خۆشە پێم وایە بە کۆبوونەوەی جەژن پێم وایە هەوێنی ئەوەیە کە تو چونکە ئاشتی کۆمەڵایەتی و تێکەڵبوون لەگەڵ خەڵکی و ئەوانەیە بۆیە خۆشترە کە تو خوشک و برایەکان و خزم و دۆستان لەو ڕۆژەدا بە فرسەت بزانی کە پێکەوە کۆبیەوە گوتت ڕۆژ یەکەم لە ئەوانە ماڵی ماڵی باوکی پیاوەکە و مانەڵم خەزوران باوکی بۆ خۆشم
زیاتر بەیانی جێژنان چونکە بە حکمی ئەوەی کچی یەکەم لە ماڵی باوکمانە هەر بخۆم چمەتە دەرێ ئەوان زیاتر پێویستیان بۆ یەکەم بچمەوە بەیانی جێژنان دەچینەوێ خۆت دەبێ مارێ بۆ فێڵێ خۆمان دەرباز کردوە بەیانیان بۆ ئەوانە و نیوەڕۆیانیش بۆ ماڵی خەزوران بە فەرقی نیشاڵ تو خۆ بە پێشە خستیا بە بزانین خاتو بارە جەمال جەنابەت ئەگەر باز لە خواردنی بەیانەکەی بکەی ئایا زۆر جار وا دەڵێن کە کەلوپەلەکانیش با بڵێن تایبەت دەبن لەو ڕۆژە یا با بڵێن خواردێکی تایبەتە و کە برنج و شلەکەش هەتا تایبەتە با بڵێن وەکو دەڵێ قەیسی و برنجی کوردی لەسەر سفرەی ماڵانە زۆرجان ئەو ناوە بە جەژن دەبردرێت جەنابەت ئەو ڕۆژە چۆن خۆت ئامادە دەکەیت؟ پێچەوانەی شکۆڕپاچی کە دەڵێ ئەمە لە ماڵەوە نابین و دەچینەوە بۆ سفرۆخوانی ماڵە باوان و غەزوران ئێمە خەڵکی تر ئێمە ماڵە باوانی خەڵکی تر دێتەوە بۆ سفرۆخوانی ئێمە واتە ئەمە لە ماڵەوە خواردن دروست دەکەین زۆرە لەو خوشک و برایانەمان کە خوشک و براکان بە ئایلی دێنەوە بەیانی بەیەکەوە نانەخۆین بنسبەت خواردنەکە تایبەتمەندی خواردنی ئەو ڕۆژە بێگومان یانی هەر لە خۆ ئامادە هەفتەیە پێش جەژن خۆمان ئامادە دەکەین بۆ جەژن بۆ شێوەی کە ئەو برنجەی کە دەشی کڕی بۆ جەژن حەز دەکەی جیاوازتر بێت لەوەی کە پێشووتر بەکارمان هێناوە و قەیسی کە خواردنێکە بەڕاستی بۆتە پێناسە و شیعارێکی ڕۆژی جەژن ئەوە هەر دەبێت لەسەر سفرەخوانەکە ئامادەی هەبێ بێزگە لە چەندان زۆری تری شیلا وەروەها مەسەلەی گۆش هەموو ئۆشتانی بێگومان هەموو ئۆشتانی کە بۆ ڕۆژی جەژن ئامادە دەکرێت تەنانەت زۆری سفرەکە زۆری قاپ و قاچاق و ئەم شتانەش پێداویستەکان بێگوماشی تایبەتە لەبەرەوەی کە حەز دەکەی ینی هەر ڕۆژەکە ڕۆژێکی تایبەتە بۆی حەزەکەی ئەو تایبەتمەندیە تەنها لە ڕۆژەکەیان نەبێت لە سەرجەمی شتەکانە ڕەنگ بداتەوە واتە لە کۆبوونەوەمان بەیەکەوە لەسەر سفرەخوانێکە لە زۆری خواردنەکەدا لە چۆنێتی دانیشتنماندا ئەمانەوەی بخۆی دەمانەوە ڕەنگ بداتەوە لە هەموویدا ئەرپاخان دەڵێن کاتێک کە ژەژن دێ ئافرەتان زیاتر مەشغوڵ دەبن بەوەی کە پێش ژەژن جلو بەرجی منداڵانەوانش زۆرجار لە هەلا ئاستۆی ئافرەتانە و ئەوان دەبێ قیاس و ڕەنگ و ئیتر ئەو تایبەتمەندیانە هەڵبژێرن ئەوکو لێکۆڵنەش باز لەو دەکات کە چاوی ئافرەت زیاتر ڕەنجی جوانتر دەبیستن لە پیاوە ئەوە زائیدەن خواردن دروستکردن و ئەمانە ئەمە پێ وایە ینی بێتاقەتی دروست دەکات یاخود کە جەژنە و حەز و خولیای ئەوەتە کە ئەو ڕۆژە بێتن و ئەوە بەو کارانە سەرقاڵبی ینی ئافرەت ئایا حەزی پێدەکا یاخود وەکو دەڵێ نزیک جەژن دەترسی لەوەی کە ئەو ڕۆژە دێ مەشغوڵ دەبیتن زەنا بدەگەر ڕاستەکە ماندووە بێ بەس بەڕاستی شانازێکی گەورەشە بۆ ئافرەت کە دڵی هەموو خانەوادێکی خۆی خۆشەکە بە خواردنێکی خۆش کە ئەها ئامادەیەکە مناڵەکانی چەند دڵی پێ خۆشە بێت کە مناڵەکانی جلێکی جوانی بۆ کڕیون لە بەریانەکە یان لەگەڵ مێردەکەی کە هەموو لەسەر سفرەیە کۆبنەوە لەگەڵ خزمان هەموو کۆبنەوە بەڕاستیەوە شانازیە بۆ ئافرەتان هەنی ئێمە بە پێچەوانەی غەربەوەی ئەوان لەوانەیە بێزار بن بۆ شتانە بەڵام ئێمە شانازی پێوەکەین بە تایبەت کە گوێمان لە دەنگی ئەڵڵاه ئەکبەرە بێ و چێشتەکەش حازرەکەین بۆ ئێمە دوو جەژنە ڕووپاخان بەو فێرە خۆی برتەوە دەڵێت بەیانێکی زوو دەستمە ماڵی باوم بەزەم جەنابەتان کووە وەڵڵاهی منی سەر بە هەماشیان ئەتو بەس فێڵێت ئەوەش هاوشێوەیە لەگەڵ ناومان خەمجە جمکەکەی خۆمەچم دەستان خۆش بیاڕێبی جەژنم لە ماڵی خۆمان نەکردووە نازانم جەژنی ماڵی خۆت چۆنە بەڵێ دەستان خۆش بیاڕێبی بەڵێ ئێستاکە ئێمە هەریەکە و پێنج پرسیارمان بۆ ئامادەکردون هەڵبەت ئەو پرسیارانە بەڕاستی بۆ ئەمانیە کامە یەکەم دەبێت دووەم سێم دەبێتن هەر بۆ خۆشیە بەڕاستی لە کۆتایشدا ڕەنگە دیاریەکانی شەر نزیک بە یەکترە با بڵێین بەڵام هەر بۆ ئەوەیەکە لەگەڵ ئەو بەرنامەشدا و چەند گفتوگویەک دەکەین چەند پرسیارێشتان ئاراستە بکەین و بە هیوای ئینشاڵڵا بتوانن زیاترین وەڵامی ڕاستمان بدەنەوە وەکو باسم کرد هەر یەکەی پێنج پرسیارەوە ئێستاش دەچینە پرسیاری یەکەم بۆ ژمارەیەک خاتو ڕووپات با بزانین پرسیارەکە چییە بەڵێ مانای ئەرجەنتین چییە؟ ئەرجەنتین بە مانای چی دێ؟ ئاسانکاری ئاسانکاری دەوێت؟ بەڵێ هیچ ئەو نییە فکرێک یا شتێکی جێ لێ بیلۆ بابەتە پێم وایە عادەتەن ئافرەت لە بواری وەرزشی و ئەوانە زۆر ینی ئەوە نیە ڕاستە جوگرافیشە ینی ئەمە لە ناوەکەی دەپرسم بەڵێ لە ناوەکەی بەس ئاسانکاریم دەگەر ئاسانکاری باش بە ئاسانکارەکان بینین شاری زێر شاری ئەڵماس شاری زیو
مانای ئەرژەنتین بە یەک لەو ناوانە دێ مەبەست لە ئەرژەنتین چیە؟ شاری زێڕە، شاری ئەڵماسە، شاری زیوە. شاری ئەڵماس. ئەڵماس لەبەرەوەی بەنرخترە لێ والله لەبەر ئەوەی نییە ینی بەسەر لەبەرچی وایە بە مانای زێڕ نایە ئێ زیویش نازانم قەنەقمان شاری ئەڵماس. وەڵامی کۆتاییتە لەبەرەوەی لە ناوەڕاستە و خێر الأمور وسەطها هەڵبژاردەیە یاخۆت تقریبا کەشفی کەم بە یعنی کۆتا بەڵامتە باش با کۆمپیوتەر ببینیم بزانین بەداخەوە مانای شاری زیوە. بەڵێ دەستخۆش دەچم بۆ لای پرسیاری یەکەم بۆ ژمارە 2 خاتوو بەهرە جەمال. ڕۆمانی قەڵای دمدم لە نووسینی چێە؟ قەڵای دمدم خانی لە بزێڕین سەرکردایەتی قەڵای دمدمی دەکرد بە شێوەیەکی خراپ و مامەڵەیەکی خراپی نێوخۆ دەستی دەرەکی هاتە ناوی و ئاوەکەی بڕێ و قەڵایەکە داژیر کرا. کەسێک بە ڕۆمانێکی جوان ئەمەی نووسێتەوە ئەم داستانە چه نووسێتی؟ ئەو ڕۆمانەت بینیەوە ئەمسا؟ نا بەڵێ لە ڕۆمانە دەتوانم بڵێم کەم ڕۆمان خوێندێتەوە ناخوێنیەوە یا کەم خوێندێتەوە. بەڵێ یەکەمی ڕۆمان خوێنمەوە ڕۆمانی کەیوان بوو کەیوان دوای ئەوە کەمتر ڕۆمانم خوێنێتەوە زیاتر چۆن بڵین وارەکەی من وای خواستووە کە لە شتی ترا بکرێت. بەڵێ کەواتە دەبێ ئاسانکاری باش بە ئاسانکاریمان بۆ بێ. ئەحمەد شاملۆ جگەر خوێن عەرەبی شەمۆ. دوو ناو لەوانە کوردستانی بەشی سۆڤێتە وای بۆ دەچم جگەر خوێن بێ بەڵام من بۆ هینە بەڵام خێر ئەموری من ئەوسەدە بەڵام وای بۆ چم کراوە جگەر خوێن ناوە بیستوە هەڵبەت ناوی بیستوە بەڵام ناوی بیستوە ئەنجا ئەوەیە کە ئێستا دڵنیا نیمە لەوەی ئاخۆ نووسری ئەم ڕۆمانەیە یان نووسری شتێکی ترە بەڵام بۆ قیاسە دەمەوێت بڵێم ئەویان کەدیتە ناوە ڕاستی جەویش شاسی مشکەوتە ئەوەیە. وەڵامی کۆتاییتە؟ وڵامی کۆتایی نایگۆڕی؟ نایگۆڕ باش بۆ پێڕاست ببینین بەداخەوە عەرەبی شەمۆ ئەو نووسەری ڕۆمانی قەڵای دمدمە. دەستخۆشبی دەستمە سەر پرسیاری یەکەم بۆ ژمارە 3 خاتوو ڕووپاک ئەحمەد ڕەحمان سەیدا بە لێکجابنەوە لەگەڵ ڕووپاکی. بیری ئاوی زەمزەم چەند مەتر قوڵە؟ چەند مەترە؟ تەمان تا ئێستا کار ئەوەندەیە و ئاوەکە هیچ ئەوە نەبوو کۆتایی پێبێ و یا کەم بێتەوە و هەر بەو شێوەیە ئەوەندە مەترەیە. ئەوەی زانی بێتە مەڵەن زۆر قوڵ نییە کە تەماشایەکی ئەو هاانیە بەس بزەبت نازانم بڵێم بەڕای و تەقریبی چەندەوەی بەڕای و بەڕای خۆ دەگە پێشەوەی ئاسانکاری وەربگری وەکوی ژیان نامەی کە خوێندومەتەوە کە ئاڵێ ئەرچاڵێکی ئەو هایان هەڵکەند و ئێساش بڕوان ناکەم چاڵە ئەوەندە قوڵ بێ لەوانی هەر 50 مەترێک لەوە زیاتر ڕێی عمرە یا ناوەڵی چم نەکردو بەداخەوە بم کردیام زانی بەڕای تو چەندە چەند مەتر؟ وڵی هەر 50 لەوانە زیاتر بڕوان ناکەم لەوە زیاتر بێ جا بەڵاممان دێ و یاخود ئاسانکاری وڵی بە ئاسانکارێکە هەبێ بەزیتر ئاسانکاری دەوێ نازم بڵم چی خێستا منەڵم 50 ئەگەر ئاسانکاریت نەدەمێ و هەڵەبی هیچ وەرناگری بەڵام ئەگەر ئاسانکاری بدەمێ بزانی ئەوە هیچ نەبێ دوو خاڵ وەردەگری وڵە بە ئاسانکارێکەش بێ باش بە ئاسانکاریەکان بێ 15 مەتر 14 مەتر 13 مەتر لێک نێزیکن مەترەکان لێک نێزیکن با 11 بێ ئەوان ناوەڕاستیان هەڵبژە لۆ تۆ هاتی ئەو لایە ئەگەر ئەفتاوە با مژنەوە ڕازەڵ
ئەگەر ڕازدەرەچی وەڵامی کۆتاییتە ئینشاءالله ئەتو لە پەنجای هاتی سێزدە ڕازی بی بە سێزدەی لە کاتێک 15مان هەیە 4دەمان هەیە لۆ هاتیە زۆر زۆر قوڵ نییە بەزیتر وتم باشکم دەستکاریان کرد بە ئێستا کۆتا وەڵامە ئینشاءالله باش با ببینی بەڵێ وەڵامەکەت زۆر زۆر تەواوە 13 مەترە ئەوە جەنابەت بی بە خاوەنی 2 خاڵ هەڵبەت بێ ئاسانکاری کە زانیتان 3 خاڵ وەرەگرن بە ئاسانکاریەوە 2 خاڵ وەردەگرن پرسیاری دووەم بۆ ژمارەیەک خاتوو ڕووپاک ئەحمەد ڕەحمان ڕەسوڵ پارێزەر بە ببینین بزانین ڤیتامینەکان لە ساڵی چەند دۆزرانەوە پرسیارەکان قورسەمە بزانمانە وڵا هەمووی هەرە ئەسانکاری دانێت پێمایە بۆ هەر سێکمان هەرە ئەمن دەڵێم قورسن ئەتراف بۆی دەکەم کە قورسن خۆی نازام ئەو خوشکانش ئەمە زیاتر ئەو ناوەندەی کە کاری لێ دەکەین ئیشمان تەخەسوسیە ینی ئێستا بۆ لە بواری یاساکان و مەسەرەی هەڵبژاردن سیاسەتوانە پرسیار لەم بکەی باشە بەس ڤیتامینەکان بواری تەندروستی ئەوڕۆ ماشەڵڵە مەزارەکان هێندە فراوانن ینی سەر ناتوانین هەمووی کۆنتترۆل بکە بەڕاستی وایە دروستە دەبێ هەریان سیب بێ وەمیش باشی لەلایەن سیبی بە ئاسانکارەکان بینین بەڵێ 1930 1940 1950 چاوەڕێ وەڵامتم 1930 1930 ئەو لاتە بژارە زارە ناوەند نەبێ ئەو یعنی بە یەقینەوە دەڵێ یا بابرێ زیاتر لۆی دەچی وڵاهی 30 و چ دەکە نازانم کۆتا بەڵامە 1930 با کۆمپیوتەر بینی بەڵێ هەڵامەکەت زۆر زۆر تەواوە 1930 لە پرسیاری دووەم بووی بە خاوەنی 2 خاڵ دەستخۆش بێ ڕووپەخان پرسیاری دووەم بۆ ژمارە 2 مرۆڤێکی ئاسایی لە یەک خولەکدا چەند زار هەناسە دەدا ئەم بابەتە تەندروستی و زۆر زار بە پێچاومان دەکەی بەڕاستی بە تایبەت لە سۆشیال میدیا جێمان لێ دەبێ و دەبێت تڵاعمان لەسەری هەبی وابزانم 75 ئەگە وەڵامەکەشم ڕاز نییە ئاسانکاریەکەمان وازام 75 لێدانی دڵ 72 لە تێکنەسی لەگەر هەناسەدا کەسێک دەڵێ پارە خۆشەویسترا لە هەناسە بەڵام کەسێکی تروتی ئەگە دەتوانی هەناسی خۆت بگرە و پارە بژمێرە بزانام دەتوانی کەواتە ناتوانانی چەند دەتوانی خۆت بگری و پارە بژمێری بۆن منە پارە وڵا هەچەنێ بدەرێ ناسی خۆشمەگەم بەش ژمێرە بەڵام بەشەر دێژمارنەکە بۆ خۆم بێ دماهیتیانە بەڵێ ئاسانکاری دەوێیان باش بە ئاسانکاریمان بۆ بێ 16,000 18,000 20,000 بە ئەوە ڕاستکەمەوە کە من تەرکیزم لەسەر لێدانی دڵبوو لێش من باسم کرد من تەرکیزم لەسەر لێدانی دڵ بوو ئەنا بەیادم هینایە گوتم فعلەن پێدەچووکە لەگەوی هەڵەبی ئەمەەوەی داکردبوو تەمەنەوە بەسمان مرۆڤێکی ئاساییانەوە کەسێک دەبینی دڵە خوڕپەیتی یا بابرێن تەنگە نەفەسیتی بەڵێ چەندە بۆ یەچم کە 20 بێ 20 زۆرەکە تەربژاردلۆ وڵی هەناسەدان وەکو پێشش خۆش ئاماز پێکردنی شتێکی من لە بواری ئاسایی دەڵێم ها دەزانم بواری ئاسایی کەیفی خۆتە دەی گۆڕیان نایگۆڕی بەڵام کە دەمەوێت بیەش زیاتر لێ بکەوە زیاتر
بە ئەوجارە کەمەکەبی چەند 16 دڵنیایی وەڵاهی وەکو مەسەڕفا بکەی باش تەواو وەریگرم چکم پرسیارەکە پرسیاری زیاتر تەندروستیە وەکو مەسەڕفاکەش ئاماژ پێ ئێمە ئیشەکانمە تەخەسوسیە تۆ باسی ئەوم لێ پرسە برێ لە سنووری هەولێرە چەند ڕێکخراوی ژنان هەیە لە بواری ژنان ئیشەکە قسەکە جوانە ڕەنگە پرسیاری ئەو بوارەشمان هەبی ئیتر ئەوە خۆنیە دەپرسودەی بەڵام بدەیەوە زانکاری وەکو یانسی باش ئازەبێ کۆتا کۆتا تا با کۆمپیوتەر بینین بەڵێ 16 و دەستخۆشبی جەنابیشت بووی بە خاوەنی دوو خاڵ لە پرسیاری دووەم دەچینە سەر پرسیاری دووەم بۆ ژمارە 3 خاتوو ڕووپاک ئەو دوو کەسەی لەگەڵ قازی محەممەد لە سێدارە دران چی قازی بوون دوو کەس لە گۆڕەپانی چوارسرا پێم وابێت 48 بوو بەڵێ لە سێدارە دران دوو کەسی تری لەگەڵ بوو 45 بیان 48 45 نەبوو بە دڵنیای 45 نەبوو پێم وابێت 48 بوو بەهەرحاڵ ئەمیش بدلایەوە نییە بەڵام دوو کەسی تری لەگەڵ بوون ئەوانە چیوی بوون طبعا نزیکایەتیان هەبوو وەکو کوڕ و ئامۆزا و مام و برا و ئەوانە یعنی ئەو دووە چیوی بوون ئایا برای بوون خاڵی بوون ئامۆزای بوون کوڕی بوون چی بوون قازی محەممەد برای هەردوو برای بوون یەکیان برای بێ ئەدی ئەوی دیکەیان ئەو تریشیان ئامۆزای دڵنیای وڵات دڵنیا نیم بەس ئەگەر بەبێ ئاسانکاری فعلەن وابیتن ئەو سێ خاڵ وەرەگری ئەگەر مکڕبی لەسەر قسەی خۆت ئەگەر ئاسانکاری شوەر بگری ئەوە دەبێت دوو خاڵ خاوەنی دوو خاڵ ئەگەر ڕاست وەڵا باوها بێ ئاسانکاری نایە دەرچوو دەرچوو قابلە یەکیان برایتی برای لەگەڵ ئامۆزای لەگەڵ ئامۆزای معلومات هەیە لەسەریان هەروە واللهی یەکەم پەرلەمان کە دەچوو لەوێ لای کوردەکان ئەو ئەزام لە چاری 45 لە دوای ڕوخانی قازی محەممەد بوو بەس ئەوەی لەگەڵی قازی محەممەد نەڕوخاگەدار لە دوای ئەو لە دوای ئەوەڵم بەس ئەو نازانم ئێستاکە دڵنیای تەواوە من وەردەگرم وەریگرە شکلە با بزانین ئەوە زۆر حەریز بوو لەسەرەوەی خۆی بەڵێ براو ئامۆزای بوون ئەزانی بۆچی فکرم بۆ چوو چکە خەڵکی ئەو زەمان زیاتر ئامۆزا زۆر پێ لە پێشتر بوو لە کەسەکانی تر وەکو ئەم زمانی ئێستا نەبوو براش هەر زۆر ئەوە خۆی فیدا کرد بۆ براکەی خۆی ئەوش هەر وەگەم زمانە دەست خۆش بیاڕەبی وەڵامەکە تەواو بوو بەڵێ یەکیان برای بوو یەکیان ئامۆزای بوو دەستان خۆشببی خات و ڕووپاک بە حکمی ئەوەی کە زەنا بدۆک و پارێزەرێک و وەکو چالاکوانێکی باری ئافرەتانی ئیش دەکەی با بڵین ئەمڕۆ زیاتر کێشەکان لە چیدا دەبینیەوە دەکتێ نەگەیشتنەکان بە تایبەت لە نێوچینی ئافرەتان بۆ نمونە زۆر باز لەوە دەکرێت کە ڕێکخراو شێزگا زۆر هەیە بەڵام خۆیان نێو خۆیان دەتەبانی وڵی کێشەکان کاگنایوی زۆرن ئێستا کێشە خێزانی زۆرە کێشێک کۆمەڵایەتی زۆرە مە بە حکمی ئەوەی پارێزەر و لەناو وەزعەکەی داین و لەناو خودی کێشەکان و خەڵک کێشە شتمان دێنێتە لە پێم وایە ئێستا لێک تێنەگەیشتن زیاتر بووە وەسائل زیاتر بۆ بۆی علاقاتی کۆمەڵایەتی زەعیفکە ناچار خەڵک پەنا بۆ کێشە ینی زیاتر کێشەنانەوە شتیوا بە بۆ مەسەرەی هاوسەرانیش کێشەیەکزار زۆرە ینی هۆکار گەلێک هەن ینی بۆ مەسەرێ ئەویش پێم وایە خاڵک لە خاڵەکان لێک تێنەگەیشتنە لە نێوان هاوسەرڕبی بە ئەو لاەنە هەڵدەینەوە لاپەڕەیە باز دەوە بکەین ڕووداوێکی خۆشی ژیانی خۆت ژیانی ئیشکردنی خۆت ئەگەر باید بێتە لەمان باس بکەیت ڕوودا و زۆرن خۆش و ناخۆش زۆرن پێم وایە ئەمە چونکە لە ناو ئیش و کاروبار و دەوام و ئیشی ئۆرگانی ئەوانە دەکەین ڕوودا و زۆرن بەس ئەمن لە بیرەوەری ڕووداوەکان زۆر خراپم ئەنی ئێستا ڕووداوەک بەسەرم دێت تێر بۆی پێ دەکەنم
پاش ساعاتە چی ڕووداوەکەم بەبیر نەماوە بەزۆڵا کاک نایب یعنی ئەوە هیچ ڕووداوم بەس ڕووداوی تو زۆر خۆشن خەڵک باز دەکات دەڵێ کەماش لەگەر مەمەردێ گۆ ڕووداوی تو ئەم دەمێ ڕووداوی خۆت جێم لێ ڕووداوی خۆشی تو گوێم لێ بۆ بەی زۆر پێکەنی نماتە سەلامەتکە یا ڕەبی خۆشی سوپاس خوشکە بەرەزەمان جەنابەت ئەگەر ڕووداوێکی خۆش شتێک وڵا ژیان خۆی هەر بە قۆناغی خۆش و ناخۆشە تێپەڕێ خۆی وتەیەکی شێڵێ هەموو شتەکان یادگاری خۆشن بەڵام بە تێپەڕبوون وای لێدێ یان ئەوڕۆ حەدەستێکی ناخۆش ڕۆدا بەڵام پاش دەڕۆژکە بە خۆشی دەیجەڕۆ پێی پێەکەنی تەمە ڕووداوی خۆش زۆرە بە تایبەتی ئێمە کە ئیشەکەین لە ناوڕێ کراودا لە دەرەبای هەندەشتمان دێتە پێشەوە ڕووداوێکی خۆش جەرمەوە کە بۆ کە لە ناو ڕێکخراوی خوشکانە ئیشەکەم لە شوێن تریشا جێڕامەتەوە لە سایە 2012 لەم هۆڵی ڕاستی مەبەندی سێ هەولێر کۆنفرانسی ناوچەکان بوو ناوچەکانی کۆمەڵی ئیسلامی جا لە یەکێ لە بڕەکانی کۆنفرانسەکە بریتی بوو لە ئەوەی کە خوشکان پرۆژەیەکمان تەقدیمی سەرکردایەتی کردبوو کە لە سەتا 20 خوشکان بۆمان ئەژمار بکرێت لەسەر جەمی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی ئیتر مناقەشەیەکی زۆر بوو 3 ڕۆژ ناو ئەم هۆڵە کۆن لە هۆڵی کۆنفرانسا مناقەشە بوو ئەو جێشێک بوو لەو بڕکانە کە ئێمە زۆرترین قسەمان لەسەر کرد وەکو خوشکان 3 ڕۆژ کۆنفرانس تەواو بوو ڕۆشتینەوە ماڵەوە زۆر هیلاک بووین مادوو بووین منش بۆ خۆم حکومەت تۆزێ پشتم ئازاری هەبوو هەر گەڕامەوە ماڵەوە ئەکسەر ڕۆیشتم بۆ سنتەر بۆ گرتنی ئیشاعی تەنووری ئیتر ڕۆژمە ئیشاعەکەی تەنوچمە ناو ئیشاوە خۆتانەزان یانە شتێکەوەکو خەبرێوە ئەچیتە ناویە و تەنوور وایە ڕۆژمە ناوی و زۆر هیلاک بوون چکم شەوی پێشوو نەخەوت بوونەوە تا ئێوارات لەسەر کوچی دابنیشە زەحمەت بوو هەرچوومە ناو ئیشاعە تەنووریەکە و قەپاتی کرێسە خەوم لێکەوت لە خەومە لە هۆڵی کۆنفرانس بوو نامە خەوم لێکەوت دەبسەر لە خەومە لە هۆڵی کۆنفرانس بوو مناقەشەی ئەو سەدا 20 ڕێزەی خوشکام لەسەر جەمی ئۆرگانەکان وڵا لەو مناقەشە گەرمەیە بوو تەبەن ئەوەکە تەواو بوو نامێ دەرەوە تەبەن ئەوم بیر نەچێ لە خەوەکەمایە من دەستم بەرز کردبووە ناو کۆنفرانسە ئەمود ئەم کۆنفرانسە نابی کۆتایی بێت تاوەکو ئەم 120 نەچەسبێ بە خوشکان وڵا کاتێک دوکتۆر دەرگای کردەوتی فەرموو وەرە دەرەسەیم کرد مستەشفایە وڵا سنتەرە ئێرە هەڵی کۆنفرانس نییە دەست خۆش بیاڕبی ڕایش خۆش بەڕاستی دەست خۆش بێەوە نیشانەی جددیەتی و سۆزی جەنابەتە بۆ ئەو بابەتە و مشتمڕەشی دیارە زۆر بۆ لێ ئەو شێوەیە بەڵێ ئەرفا خان جەنابەت ئەگەر یادەورێکی خۆش شتێک ترت خۆشە خاڵت لەنا هەموو ئەزیاترا ئەگە دەبی ڕووداوی خۆشمان لێ بژێڕیەوە خان خۆ من دەرباز کرد توش خۆ بەچێ دەرباز دەکەی ڕووداوی خۆشمان بۆ بژێتەوە خاڵەکانی خۆشمان نەبین نانا زەوی سافە دەبی لەمان باز بکەی ڕووداوی خۆشم زۆرە بەس لەبەر پێکەنین زۆر ناتوانم جار هەر یشتی زۆر خەتەرمی ناتوانەوە بگێڕمەوە لەبەر پێکەنینی خۆمە بەس شتێکی ئاسایی گێڕمە من مامۆستام تقریبا 7 ساڵە بەس پۆلیەکیان داومە تێ کوردی پۆلیەکەڵێمەوە بەخۆش دیارە حەزت پێ کرد حەزیشم لێتی لەگەڵ مناڵان گونجێم ئەتر ڕۆژێکی نەفەرەکانی هاوکاریشتی نردبووتی بۆ مناڵانی کە دایک و باوکیان نییە ئەتر منیشتم چەند مناڵ دایکیان نیە و باوکیانە دەستیان هەڵبڕی ناوەکان منووسی جەیەکێکیان دەستی هەڵبڕی بوو وتم های جانمزان دایکت یان باوکت کامیان وتمان سەبراکی بچووکمە بوو مردووە چەند ساڵە مردوێتی زۆر لە مێژە بەس دەویست هەدیەکە وەرگرێ فەقیرێ ئەو یەکیان گوتیان بەو شێوەی بوو ئەوی ژافەتەکە گوتی دەستنا کورتە گوتی ئەرێ وەڵی دەستمە هەم کورتە مندارەکەی دەستی کورد بوو گوتی ئەو مندارە دەستی کوردە دارێ وەڵی دەستمە هەم کورتە دەستا خۆش بیا ڕەبی مەفەق بن دەچینە سەرگەڕێکی تری پرسیارەکانمان بۆ ئەوی بەڕێز خۆشەویست بەو هیوای زۆرترین وەڵامی ڕاز و بیستین و خاڵی باش بەدەست بێن و ڕووپاخان ئەوە دڵی خۆشە پێشەنگە ئەوزارە ئەنگۆ پێشەنگە لێ وەرگرنەوە و جارشتر ئەو وەربگرتەوە ئیدی بەو شێوەیەبی پێشبڕچەیەەکە بە مانای پێشبڕچێبی پرسیاری سێم بۆ ژمارەیەک و خوشکە ڕووپاک دەڵێ حەبسەخانی نەقیب دەکاتە چی شێخ مەحموودی مەلیکی کوردستان چێتی کچیتی
خوشیتی ئامۆزایتی با ئەویش ئاسانکاریەکان حەبسەخانی نەقیب 20 تەکەمان بەڵێ شێخ محمودی ئافرەتێکی چالاک بووە کاتی خۆی هەدیوەخانی هەبووە ئافرەتان چونە کێشەی خۆیان برتەلای و چارەسەری کردێ و پیاوەکەشی هەر کەسێکی دیار بووە لە سوپای شێخ مححمود و توانیوێتی یعنی جێپەنجەی دیار بێت دەکاتە چی شێخ مححمودی کۆچکردووی مەلیکی کوردستان کچی من نازان ئەگەر دڵنیایی لێ وەردەگرم کچی بە کۆتا وەڵام تا بە ئاسانکاری بێ مادەم باش بە ئاسانکاری بێ کچی خوشتی ئامۆزای خوشکی لۆ گۆڕیت کچی چونکە ئافرەتە چی ناودار بۆ ئەوانە پیاوەکە شێر لە لەشکری کچی وا پێڕان ناگە ینی بۆ جۆرە دیوەخان و شتی وای هەبێ ئەدی لۆ ئامۆزای نەبی نازانم زیاتر دڵم بۆ خوشکیدا دڵنیای وام لێ دەکەی دوو دڵ بم ئیشی من ئەوێ دڵت بکەم بەڵام لە کۆتاییدا بڕیار لای خۆت با خوشکی بێ خوشی ئەوەندە سووری لەسەری با بینە سەر کچی لۆ ئامۆزات فەرامۆش کردیان وە بزانمەرە تو قەلەقم دەکەی کاگرە ئەو زارەت چ قسێک بکەی کۆتا وەڵامە یەکم بدێ کۆتا وەڵامت دەی با بیگۆڕین هەر سێکی دەگۆڕین ئامۆزای با بێ ئامۆزای وەدەچ با وەڵامی من ڕاست بێ بەڵێ ئامۆزەچی ئەوەش بە هەنە یاوەربوونەوە سووربای ئەوە دەکرد بەڵێ دەستخۆشی بووی بە خاوەنی دوو خاڵی تر پرسیاری سێم بۆ ژمارە 2 بۆ خوشکە بەهرا بەڵێ عادیلە خانم یەکێکە لە ئافرەتە ناودارەکانی کورد خەڵکی کام پارچەی کوردستانە یعنی ڕۆژهەڵاتی کوردستانە باکووری کوردستانە باشووری کوردستانە ڕۆژاوای کوردستانە کامەیە لەو 4 پارچێ 20 تا عادیلە خانمانە خۆم بابەتن لەسەر عادیلە خانم نووسیوە بەڵام تەرکیز لەو کاتەیە شتێکی ترە لەسەر عادیلە خانم ئەفسەخانی نەقیبم و ئافرەتانە جگە لە خوێندنەوە یعنی بە دوی زانیاریدا گەڕام لە بڕێوانە ئافرەتانی پێشەنگ و سەرکردە بوو نووسمانە ئەمانە وەکو پێشەنجێکی بۆ خۆمان سوودیان لێ بینی هەر ینی بە سادەی دەبێ بزانی چ پارچێکە مادەم خوێنیتەوە بەڕاستی یعنی کەمترینی دەبێ بزانین کوردستانی خۆمانەوە بڵام کوردستانی خۆمان باوەڵامەکە ببوورە عەفوو تەواو کۆتاییتە یان ئاسانکاری دەمێ وڵای خۆ ئاسانکاری چی هەردوو 4 پارچە کوردستان لە اختیارەکان شەر 4 پارچە کوردستان ناوی ئەگەر باشوور تێدا نەبوو چۆن ئێمە باشووری کوردستان ئەگە تێدا نەبوو باش نازانم اختیارەکان بێ ئاسانکاری دەمێ بم دێ ئاسانکاری ئادەمیەکیان تر تێدا بێ ڕۆژهەڵاتی کوردستان باکووری کوردستان باشووری کوردستان خانم زیاتر چێ بەکاری دێنی چ بەشێک زیاتر خانی بەکاردێنی تەوا ڕۆژهەڵاتی کوردستان پێیان زیاتر ئێجا پێم برێ نازانم
بەس ئەمەوێ ینی یەک جا وەڵامەکە بڵێم بە دڵنیایی بڵێم چونکە من نارم لەسەر ئەویش و ئەوەکان تریشە دەدەم بە دڵنیایی وەڵامی کۆتاییم دێ من هێنم لە نێوان کوردستانی خۆمان و کوردستانی ڕۆژهەڵات بوو بەسکە کوردستانی خۆمانی تێدانەوە بۆ خۆمان نەبوون ئەو ئافرەتە لە ئێمە نەبوو ڕۆژهەڵاتی کوردستانە دڵنیای کۆتا پرسەر کۆتا وەڵام باش باش باڵێ ڕۆژهەڵاتی کوردستانە و دوو خاڵی ترت وەرگێ دەستخۆش بی پرسیاری سێم بۆ ژمارە سێ بۆ خاتوو ڕووپاک پیرەمێردی شاعیر ناوی ڕاستەقینەی خۆی چییە؟ دەبی بزانی مامۆستا و شعری پیرەمێردی شەیە لە مەنهەجی قوتابخانە ناوەکەشی نووسراوە لە ژێری دەبی بزانی ئەمە شتێکی زۆرمان نەبووە محەممەدە بەڵێ محەممەد دڵنیای واللهی زەمنای محەممەدە دڵنیای یان ئاسانکاری دەمە خەڵکی سلێمانیە خەڵکی سلێمانی لێ مەکتەبێکمان هەبوو نای پیرەمێرد بوو پیرەمێرد وڵا با محەممەدەکە بێ و ئەگەر نەزانی هیچ خاڵ وەرناگری بەس ئەگەر ئاسانکاری هەبێ ڕەنگە دەرفەتەکەت هەبێ ئاسانکارێکە ئاسانێ بەبیرم بێتەوە بە ئاسانکاری وەربگرین زانین محەممەدی تێدایە محەممەد مەحموود تۆفیق تا محەممەد دڵنیای محمود محەممەد دوانە هاڕیەکەن ها با محەممەد بێت لۆ سووڕی لەسەر محەممەد وڵای شتێکی وا دێتەوە بیرم کە ژیان نامەکەمان کە لە بەرەکرد وەختی خۆی پێم سەیرە لۆم هەر سوور لەسەر محەممەدی پێشتریش و ئێستاش نایگۆڕی ناوەڵا نایگۆڕم تەواو بێم نەتی وڵای نازانم ئەوانیش نێزیکت دەبنەوە تەواو بە قسێ بکە باشکێک دروست هێڵا زوو بە وەڵام دەوە محمود وڵای لەبینم محمود و محەممەد دێ محمودەکە ئەوجا ئەو دوانە حەمەدە یەحمد و محمود ها ئارە وڵای ئەو دوانە زۆر بیەکەن کاتمان زۆر کەماوە محمود بەڵێ محمود کتە محمود کردمە محمودی لێ لەولا تۆفیقا هەر هیچ حساب لۆ ناکەی تۆفیق ها تۆفیق قەلەقت کەم یعنی واللهی نازانم تۆفیق ناوڵا زیاتر هەر محەممەد زۆر لە ژیان نامەکانی سەوە دێتەوە بیرمەزانیان بڵێ کۆتا جواب چبی ئەو دادەنێم یاڵە با محمودەکە بێت محمود تۆ با بزانی کۆمپیوتەر تۆفیق با بەو ناو ناخۆشەی هەبوو ئەدیگە بزانی بە ناوخۆشەرێک ناوڵە هەر حەز لەو ناوە نییە دەست خۆش بیا ڕەبی بەڵێ پرسیاری چوارم بۆ ژمارەیەک خاتوو ڕووپاک باوزار ببینین ڕۆژی جیهانی ئافرەتان ساڵانە لە چ بەروارێکە 25 هەشتی سێ 25 بەرەنگاربوونەوەی تونند و تیژە سێ چ مانگەکە مانجی ئادار مانجی ئادار بەڵێ یعنی هەشتی ها ئەوە هەشتی مارس ئەوە یۆنانیە با بڵێ زیاتر بەڵام ئەمن یعنی عەرەبیەکی خۆمان دەڵێن مارس دەکاتە چ هەشتی قەیناکە مارس ئەوە ئینگلیزیەکەیە بەڵام کوردەکەی یا عەرەبیەکەی چییە هەشتی مارس مانگی هەشت بەرامبەر بە چییە مارس بەرامبەر بە چ مانگە کە کانونی دووەمە کانونی یەکەمە ئادارە نیسانە خۆ دەڵێ ڕۆژی جیهانی ئافرەتان تەواو هەشتی مارس دڵنیای بە خۆی ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئافرەتان 25 ئەو کاتێەوە هەشتی مارس ڕۆژی جیهانی ئافرەتانە لێ بە دڵنیایی من شۆژ دەبی دەڵێم دڵنیای ئەتوم هەشتی مارس دڵنیام تەواو مارس چ مانگەکە مارس ئەوەیە حوت نانە مارس ئەپڕۆ جون ئەوە حوت تەواو سێ تەواو وەڵا کاک نایبێت تێکدام وەڵا قسەم نەکردی مانگی سێ خۆت مشۆش کردیا
ئەمە جێ ڕادەگرم سێ ماجی سێ ماجی سێ بەڵێ. یعنی هەشتی سێ سێ بەڵێ سێ کانون یەکەمە دووەمە ماجی- ئادارە نیسانە چ ئادار ئادار. ماجی، بەڵێ ئازار هەشتی ئازار بەڵێ دڵنیای بەڵێ بەڵێ ئەتوو ئاسانکاریشت هەیە وەرناگری نا نا ئەوها بێم نەتێ بەڵێ زانە ئا وڵی نازم سێدا باش بابزانی بەڕێزان بەڵێ هەشتی ئادار دەست خۆش بیاربی سێ خاڵت وەرگرت دەست خۆشبی پرسیاری چوارم بۆ ژمارە دوو بۆ خات و بەهرا دەڵێ کۆنتترین کراسی دنیا لە چ وڵاتێک دۆزراوەتەوە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 5,000 ساڵ لەمەو پێش ئەو پرسیارەی مەسەڵپاک ئەو پرسیارە مەسەڵپاکەیتنیشیشم لەو کەوتبەتە نێوان دوو ڕووباکاندا بۆ یەکێکیانە لە منەکە ڕەحمەت لێدە آخر ئەگەر پێی بڵێ ساڵی زایانیان ئەوانە ینی بۆ 5,000 زایانی 5,000 ساڵ لەمەوە پێش لەمە پێش نەزانانی ئاسانکاری حتمما دەوێت حتمما باش بابێ میسر یۆناان چین بیر بکەوە زیاتر چێ ینی کۆنترا شارستانێتی کۆنتترینە مەسلەی یۆناان ئەوە شارستانێتی کۆنی ئەوە هەیە بەڵێ بەڵام مەسلەی کۆنتترین کراس بەڵێ وا دەبێن هەر باسەکە باسی کراسەکە یوسف بێ واتە سەواکەم 5,000 ساڵ بەر لە ئێستا ئاگاداری ساڵەکە بە وەڵامە چینی هایم دێ کاتەکەم زۆر کەممەوە آخر 5,000 ساڵ پێش تا دۆزراوەتەوە وەنیە بەڵام کراسەکەی پێشووتر بووە ئێستا دۆزراوەتەوە بەس کراسەکە 5,000 ساڵ بەر لە ئێستاە یعنی ئەو کاتیە ئەو کاتی ئێستا بەڵێ دۆزراوە بەڵێ 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 میسر ها میسر کۆتا وەڵام تا کۆتا دەبێت با کۆتا بێ با بزانین بەڵێ میسرا لە میسر دۆزراوەتەوە دوو خاڵشت وەرگرت دەست خۆش پرسیاری چوارم بۆ ژمارە سێ کام وڵات ژمارەی هەڕەمەکانی لە ژمارەی هەڕەمەکانی وڵاتی میسر زیاترە بەڵام هەر میسر بەناوبانگە بە هەڕەم بەڵام هەڕەمی وەکو ئەو بەرزنا هەڵەمی بچوو بچووک هەیە وڵاتێکی تر هەیە ژمارەکانی زیاترە یابان نازانم بەڵام دەبێت ئەو وڵاتەش حەزارەتەکی کۆنی هەبێ لەبەر ئەوەشە ینی ئەگەر چین یابان نازانم ئەسانکاری دەوێت یان ئەوە وەڵام دێوە ئەگەر یۆناان وڵی بابێت بابێ بابێ سوودان تونس هند هند لۆ هند بەڵاوان حەزارەتێکی زۆر لە میژینیان هەیە هند زۆریش هند کۆنا بەڵێ لە چاو سوودان و تونس کۆنترا بەڵێ ڕێژەی دانیشتوانیشان یەکجار زۆرە پێناچ سەیری فیلمی هندیوانت کردبی ئەگەنا هەڕەمت دەدید یان نا وڵازام خان و ڕووخاو هەراوریایە وەڵامی باش بزانم وەڵامی کۆتاییتە یان دەیگۆڕی ئەوە لەسە خۆتە تونس میسر وڵاتێکی عەرەبیە سوودان و تونسیش عەرەبینە وە ئەگەر تونس بەس سوودان بڕوا ناکەم بەس ئەگەر تونس بەس لەسەر تونسیش نازانم زانیاری لەسەر تونس نییە هەرا هۆریاک لە تونس هەبوو هیچ هەڕەم دەدید یا وێنێ هەڕەمەوانە هەبیتن بڵێ سوودان کاتەکەم زۆر کەمە ئەنگۆش قەلەقن حەقی خۆشتانە نازانم سوودان پێکەنی زاران نمایە ناوەڵە نەتوان لێ کردم بەداخەوە جەژنەوە بەڵام پێکەنی نمایە نەدای بە نیسان کە بیرە کاتەوە زۆر بیری بەدای پێکەنی ناچێ خەر کاتی بیرکردنەوە جدیات لەک مامۆستان دەبی ئاساییتر مامۆستا
بەڵێ کۆتا وەڵام دێ دەی وەڵاهی با سوودان بێ کاک با سوودان بی تۆ بەڕێزان لە کۆنتترۆل بەڵێ سوودانە و تەواو ئەوە دوو خاڵت وەرگرت پرسیاری پێنجەم بۆ ژمارەیەک بۆ خاتو ڕووپاک با بزانین مەستوورەی ئەردەلانی یەکەم ژن بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چی نووسیوە چی نووسیوە مێژووی نووسیوە شعری نووسیوە پەخشانی نووسیە بابەتی ئەدەبی نووسیە چی نووسیە ئەگە ئیطلاع لەسەرە بەڵام دەوە ئەگەریژنە ئاسانکار خۆی بابەتی ئەدەبی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردەکان ینی کاتی خۆی ئاگادار بە ئەگەر بابەتی ئەدەبیشی نووسیبی شعریشی نووسیبی یا هەچشی نووسیبی بەڵام ئەمن دەرێم یەکەم ژن بووە کە ئەو شتەی نووسیە ڕەنگە شعریشی نووسێ شەشی نووسیبی ئەو یەشتریشی نووسیبی بابەتێکی تریشی نووسیبی بەڵام لە یەک بە بابەتەکان ئەو یەکەم کەس بە نووسیتی یەکەم کەس بوو ئاگادار بە بەس یەکەم ژن بووە نەک بڵێ یەکەم مەستوری ئەردەلانی بەناوبانگە و دیارە بڵێ ئافرەتێکی زۆر زیرەک بووە و ئیطلاعی هەبووە لە زۆر شت و بابەتی زۆری نووسێ بارحەڵ بەس دەست بوارێک یەکەم ژن بووە مێژوو دڵنیا یان ئاسانکاری دەن وەڵا بە ئاسانکاریەکان بێن بەڵێ بەڵێ شعری نووسیوە بابەتی ڕەخنەی نووسیوە مێژووی نووسیوە لۆ ڕاڕابووی باسی مێژوت کرێت و لۆ ئێستا باسی مێژوو ناکەی و مێژوو هاتیە خۆی ئەگەر بابەت بێ ڕەنگە هەرچی ئەو بابەتانەی نووسیبی بەس بەڵام یەکەم ژن بۆ ڕۆژهەڵات ناوەڕاست کە بابەتێکی لەوانە نووسیە یعنی ئەو بوویتە یەکەم کۆتا وەڵام بابەتی ڕەخنەی نووسیوە بە پێدوانی کێشە لەگەڵ خۆتە ڕاڕای بابا هەر بۆ خۆم وامە ینی بۆ خۆم لە بڕیاردان ئەندەگەڕاڕامە نازانی هەڵەیەوە هەڵەیە بە هەڵەیە بەس تا ئێستا نەمتوانین باسی مێژوت کردو ئەوزارە ئێستا هاتی لای بابەتی ڕەخنەی ئەوزارە ترسم بچێ لای شعری بارحەڵ کۆتا وەڵام ناچمە لای شعری چ بابەتێک ئێستا بە هەر بڕیارێکی بدە و تەواو بسم الله و تەواو بۆ یەکەکەم بۆ لا نابن آخر پرسی ئاسانکاری من نییە تەواو وەڵامی کۆتایم دێ ئەو زارە چ بڵێ ئەو دۆ داوێنێ بابەتی ڕەخنەی نووسیوە بابەتی ڕەخنەی تەواو بەڕێزان بابێ بەداخەوە مێژووی نووسیوە لۆ ڕاڕای پێم گوتی بزانمە توات لێکردم کاگنای سەرتا پێش ئەوەی ئاسانکاری بێ مێژوم گوت باشە پرسیاری پێنجەم بۆ ژمارە دوو ئاو ڕێژەی لە سەتا چەندی لەشی مرۆڤ پێک دێنێتەوە دووەم پرسیاری تەندروستی لە زەنا بدێ ئاو زۆر دەخۆیەوە یان نا زۆر دەخۆیەوە کەواتە دەبێت چەند ڕێژەی چەندی جەستەمان ئاو بێ نازانم بۆ بابەتەکە پرسیارەکانی منە زیاد تەندروستی بوون دەری هەروە کە دەبووە منە بوومە دکتۆر بەڵام ئەوە قسمەت وای نەکردبێ بەڕای تۆ چەندە وڵاهی نازانم مینەکانم بدەیت ئاسانکاری دێن ئاسانکاریم بدێ بە هیچ نازی سەتا چەندەك سەتا شێت هەفتا هەشتا نۆهات پێشەوەی ئاسانکاریەکان بێ بە حەزەکەی با منەوە جواب دەمەوە من وەڵامی دەمەوە سەتا هەشتا دەڵێم ئەگەر ڕاز بوو ینی گومانە بۆ ئەوەن دەێتێ ئاسانکاری بدەم یان تەواو کۆتاییتە وڵاهی قەنەعەتمە سەدا هەشتاەوە کە بە فکرم داوێتەوە نازانم فکرێکە لەسەر فکری خۆت ئەوە دەکەی یان ئاسانکاری دەمێ با سەدا هەشتا بێ ئاسانکاریت ناوێ ئاسانکاریەکەەوەی پرسیاریەوە بدە بە منی مش بدە بەو ئاسانکاریەکە هەز دەکەم باشتر بیتن لەوەی ئەوەی تێدا یان بۆ کۆکەوە باخانی گومانەکەم بۆ دروستکە وەڵامەکەی خۆشم نازانم وەڵامی کۆتاییم دی ئاسانکاریەکانم بدەن ئاسانکاری دەوێ ئاسانکاریەکەمە بێ هەشتا 85 نۆهات
هەر هەشتایەکی خۆم بێ پێ تەواو؟ لە قسەی خۆی کۆتا وەڵامتە؟ پێ ئای بە لە قسەی خۆی پێشمیان بێ تەواو ئافرەتیش عیبە لە قسەی خۆی پەشمامتەوە با بزانین بەڵێ تەواوە ناناوزارە وەکو خوشکە ڕووپاکت نەکرد یەکەم جا وەڵامەکەم ڕازی بۆیە دەبێت سێ خاڵەکەم بۆ حساب بێنێک دوو خاڵەکە پرسیاری پێنجەم بۆ ژمارە سێ کۆتا پرسیارمان لەم بەرنمەیە کام گیاندار درێژترین ماوەی دووجانی هەیە ماوەی دووجانەکەی زگار زۆرە لە هەموو لە چاو هەموو گیاندارەکانی تر زیاترە بیر لۆ چ گیاندارە دەچێت واللهی دەبێت گیاندارێکی کچکە بیان گەورە بی بەڕایت و نانە مانگە جاوریانی گەورە بی. گەورە باشە ئەوزا ماگاکە هەرم ژێرینیان ئاسانکاری دێ ئەڵاخر نازانم گیانداری کە لەوانەیە هەبێ بەڵێ بەڵێ بە ئاسانکاری ئاسانکاری بە ئاسانکاری بێ دەڵێ حشتر فیل زەڕافا وەی هەرسێک گەورە و درێژ و بەڵێ وڵای لەوانەیە زەڕافە بێ زەڕافا لەبەرەوەی ملی درێژە هەنێ ملی فیلی زەبەلاحە حشتریسەوە چەند قاتەوە وڵا سێشتە دامێریەکی لە یەکی گەورەتر نازانم شتە بچووکییانە بەڵێ لەوانەیە هەروەکو مانگا شتی تر بێ ئەوە فیل و زەڕافەکە لەباری ئەو دوانەوە فیل و زەڕافە یعنی لەو دوێ ئێستا ئارە وڵاهی ئەو دوانە شکم بۆ دوانەیە بەڵێ ژیان نامی ئێستا زەڕافە زانم فەقەراتی ملی هەروەکو ئینسان چەند کە ملی درێژار حەوت فەقەڕێ بەس ئێستا ئەوە بتایە سام توزانم ئەویان زێڕێک پارچە هەندێک زێر لە یەک لەوانەیە لە زەڕافی لە چێن لە زەڕافەیە معلوماتان لە پێڵووی چاوەکانیتی زێر بەڵێ ئەویش بەشەکەم نەک بسێنە زەڕافەی وڵی زەڕافە تا پرسیار زەڕافە زەڕافە دڵنیای نایگۆڕی نیم لۆ هەر بەلای زەڕافەیدا دەچی ئەدی فیل کۆتا وەڵام فیل دەرهێنەر هەر دەرێک کات تەواو بوو نازانم زۆر قەلەقم ئەو جارە هەر ناوەکەم بدەیە ئەمن ئەو لۆ حساب دەکەم با فیل بێ با فیل بێ تەواو شکر ئافرەت عیبە لە قسەی خۆی پەشمامەوە دەست خۆشی تەواو دەست خۆش یاڕەبی دەستان خۆش بی زۆر خۆشحاڵ بم بەڕاستی لەگەڵ ئێوە با خاڵەکان دەستنیشان بکەین بۆ ئێوە ئاشکرای بکەین ڕووپا خان جەنابەت کە ژمارەیەکی و بە 7 خاڵ پرسیێن بەدەستینە دەستان خۆش خشکا بەرە جەمال جەنابەت دەست خۆشبی بە 8 خاڵ پلەی دومت بەدەستێنە خاڵێکیان خەتای تۆ بەرە دەست ماشەڵا سیر ڕێکردەوە خشکا ڕووپاچیش ئەوە هەر دڵی خۆشە و هەر لە سەرەتا بمایتەوە ئەویش بەنەوە خاڵ خەڵاتی یەکەم بەدەستێنە دەستان خۆشبی وەکو باسم کرد سەرتاش باسم کرد گرنگ یەکەم دوم سێم نیە بەڕاستی گرنگ ئەوەیە کە ساتێکی خۆشمان لەگەڵ بیرێنان بەسەر بردی بێت و ئەوان بەدڵیان ببێ زۆر سپاس بۆ هەمولایەکتان خەڵاتی یەکەم دەبەخشمە ڕووپاخان نزیکە لە یەکتر هەندا خۆتان پێمەشەوەژ مەکەن دەستان خۆش بیاڕبی کاتە خۆش لەگەڵێک دەستان خۆش بیاڕبی بەژاری کردەکەمان بخۆی خەڵات دەستان خۆش قسەت لەنی دەقەدا خۆشە کۆتا قسەکەن دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامە بەڕاستی خۆشحاڵ بووین و دووبارە جەژنە پیرۆزە لە سەرجەم مسلمانان و خزم و دۆست و خانەوە دەکەم دەست خۆش بیاڕبی قاتی بەهرە جەمال جەژنە پیرۆزە دووبارە دەکەمەوە لە خانەوە دەم و لە کەسوکار و دەوجیران و هەروەها خەڵکی مسلمان بەگشتی ئیمە دەکەم ئینشاءالله کاری جوان ترشتی جوانتری ئینشاءالله خۆشحاڵم بەرنامە سپاس خاتر باک والله من هەمیشە پێکەنم بۆ خۆم خودی خۆمەوە هەم هیوادارشمە و کەسێک دەم بە خەندە بێ دایمەن دڵیان خۆش بێ ئینشاءالله بەتابەت لە جەژنە زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم دووبارە و سێبارە دەستان خۆش بێ و ڕزان و بیرانی عەزیز خۆشەویست ئەمەش لێدا دێنە کۆتایی بەرنامە ئەمجارەی پێشبڕکێ جەژنانە تا بەرنامەیەشتر هەمولایەکتان سپاسی خوا دەکەین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه